نێرینەکەی گرانترە لەبەرەوەی ئەو نێرینەیە تۆزی شکا با بڵین چەند ماوەی شکە چەند بارانی شکا گەورە بێ درێژە بێ. یەکەمین وەجبەی ڕێواز ئێستا لە بازار بەردەستە. ئەمە ڕێواسی ئەم ساڵە کە لە ئێستادا لە شقامەکان دەفرۆشترێت. جا دەمەوێت قسە لەگەڵێکێک لە کاسپارەکان بکەم کە لە شقامی 100 مەترین. قوربان سڵاوت لێ بێتن باسی ئەو ڕێواسم بۆ بکەی ئیکوێیە نرخیشیان چۆنە؟ بەخێربەی سەرچاوان ئەوەیان ڕێواسی سیدەکانە ئەوەیان پێڵێن ڕێواسی نێرینە تازە پێگەیشتو و هەروەها هەمانە ئەمەشیان بنبەردە با بڵێن تازە پەرکەکەیان لێ کردوتەوە و ئاوا دەفرۆشێ. نێرینەکەی گرانترە لەبەرەوەی ئەو نێرینەیە تۆزی شکا با بڵین چەند ماوەی شکە چەند بارانی شکا گەورە بێ درێژە بێ. ئیتر تۆزی نرخی گرانترە لەوەی تر لە بنبەردەکە تامیشی خۆشترە. باشە بەعام ئەو ساڵ ڕێواز نێریان مێ قسەکەی دەڵێن ساڵانە ڕێواز ساڵک نێرە ساڵک مەیە نەخرەوە بەعام هەردووچی هەیە ئەم ساڵ نێرینی هەیە و مێینەشی هەیە شانیان زیاترە با بڵین نێرینەکەی زیاترە بەڵێ. باشە نرخەکانیان بە چەندن؟ با بڵێنە و نێرینەیە چیلۆی بە 10,000 ئەوەی تریان بە 6 بنپەرکەکە بە 6. باشە جابارەکان بەعام ئەم ساڵ نرخیان چۆنە؟ جیابهاریەکان نرخیان باشە ئەم ساڵ لەگە ساڵەکانی تر نرخیان زۆر باشە لەخوا بەزیات. ئاڵێ بەڵێ. باشە هۆکار چێرزانە زۆریان با بڵین هۆکارەوەی زۆر بووە بەڵێ زۆر بوو خەڵک زیاتر ڕووی کردوتە جیابهاریەکان دەفرۆشێ. باش ئێستا دەبینم دومبەڵانی شتێ دومبەڵانەکان بەچەند؟ دۆمبەڵانەکەم هەیە بچووکەکەی بە 25 وەسەڵەکەی بە 30 و گەورەکەی بە 35. ئەوە جنوبیشە جنوب ئەو دۆمبەڵە بەڵێ. ئەی خۆمان نییە؟ ئی خۆمانەوە وەڵای هێشتا نەکەوتۆ بازار تۆزێ گرانە. دۆخی کەنگر وەزعی چۆنە؟ دۆخی کەنگر الحەمدولیلا باشە. سعریان چەندە؟ سعری چیلۆی بە 30,000. جوان ئی جوان ڕقم یەک ئەی چۆن. باشە قوربان دەست خۆش بە سوپاس دەکەم سوپاس دەکەم وەکەوەی جێتان لێ بۆمە قسەیەکێک لەو کاسبکارانەیە کە لێرە ئەوان ڕێواسیان هێناوە وە خۆی باسی کردەمە یەکەم وەجبەی ڕێواسە کە ڕێواسی سیدەکانە ڕێواسێکی جوانیشە ماشەڵڵا لە ئێستادا ئەمە نێرینەکەیانە کە چیلۆی بە 10,000 دینارە ئەوەی دیکەشیان کە بنپەلکی پێدەرێن ئێستا ئەوە چیلۆی بە 6,000 دینارە بەهۆی ئەوەی کە نێرینەکە زیاتر پاستی لەسەرەوە خۆشی باسی کرد ساڵانە هەردوو جۆرەکەیە نێرە و مێیاش لە بازاردا دەست دەکەوێتن.